کەریم ئەحمەد سپاهیز گەنجی قارەمانی وەرزشی تەیکواندۆ لە شکاندنی چەندین بلوک بەسەر ڕۆژی شەممە ڕێکۆردی جیهانی وەداسێنا. کەریم تەنیا لە 35 چرکەدا توانی 111 بلوک ڕۆژی شەممە بەسەر بشکێنێت. ئەم دەستکەوتە وا دەکات لەم شێوازە نەئاساییەدا بە نافەرمی ببێتە خاوەن ڕێکۆردی جیهانی. ئەحمەد سپاهیز تمەن 16 ساڵە تازەکار خاوەن کەمەربەندی ڕەش لە تەیکواندۆ توانی لە شاری ویسۆگۆی بۆسنیا یەکەم کەس بێت. شاندەیەک لە ڕێکخراوی تۆمارکردنی ئەو قارەمانەدا بەشدار بوو و خەڵاتی پێبەخشی. تکایە چۆن هەسەکەی دەتوانی بڵێ یەکەم کاردانەوە هەستت چییە؟ ئێستاش توانای زۆرترم هەیە. سوپاسی هەموو کەسانە دەکەم کە یارمەتیان دام کە بگەم بەم دەستکەوتە. دایکم و باوکم و ڕاهێنەرم ئیدین کاژەڤیچ. سەبارەت بە ئەم دەستکەوتەی پلەی جیهانی پیرۆزبایی بە کەریم دەڵێ.